باز لە ئەو پێشاتانە دەکەین کە ئێستا لە عێراقدا هەیە بە تایبەتی ئێستا هەوڵەکان زیاتر چڕبۆتەوە بۆ پێکەنانی حکوومەتی نوێ عێراق و ئەم هەوڵانەش چوارچێوەی هەماهەنگی لە عێراقدا سەرکردایەتیەکە چکە دوای کشانەوەی ڕەوتی سەدر لە پەرلەمانی عێراقی تر ئەوان ئێستا گەورەترین کووتلە پێکێنن ناو پەرلەمانی عێراقا. زۆر قسە دەکرێت لەسەر ئەوەی ئایا چۆن ئەم حکوومەتە پێک ئەهێندێت چوارچێوەی هەماهەنگی چۆن لەگەڵ لایەنەکانە گفتوگۆ دەکات بە تایبەتی لەگەڵ جگەل لە سەدر لەگەڵ و لایەنانی لە هاوپەیمانیە سێقۆڵەکە بوون و ئەو لایەنانش کە یاخود ئەو کورسیانەی کە بە کورسی سربەخۆکان ناسراوە. ئەم بابەتە تاوتێ دەکەین لەگەڵ بەڕێز عەدالەت عەبدوڵڵا کە بەڕێزیان نووسەر و مامۆستای زانکۆن و بەسپاس ئەمڕۆ لە ئەستودیۆ میوانمان کاک عەدالەت بانی باش بەخێر بێ خێر بێ. با سەرەتا من لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئێستا گۆڕەپانی گفتوگۆ ململانێ یاخود گفتوگۆی پێکهێنانی حکوومەتی داهاتوی عێراق ئەتوانین بڵێن ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی چوارچێوەی هەماهەنگیە؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئێستا شایستەی پێشێنانی حکوومەت لە ئارایە خۆ تاکاتانی ینی ئیتاری تەنسیقی هەم پەیکەری حکوومەتەکەی بەلاوە گرنگە هەم پێکاتەی کەسەکان لە سەرویانەوە سەرۆکی حکوومەتەکەش و هەموو جموجوڵەکانی گفتوگۆکانی لەگەڵ ئەو هێزە سیاسیانی کە بەلایەوە گرنگە بەشدار بن لە حکوومەتە لەسەر بنەمای یەکلاکردنەوەی ئەم دوو خاڵە جەوهەریەیە چونکە زۆری مەبەستە کە نێوبانجی حکوومەتەکە نێوبانجێکی باش بێت چاوی زۆر لەسرە گرێوی زۆریش لەسەرەوەیە کە حکوومەتەکە سەرکەوتونە بێ و کاراکتەرەکانی ناوی ئەو خەڵکانە نەبن کە ئەگەر نەڵێن شەقام چاوەڕێتی لانێکم ئەو خەڵکانە نەبن کە چاوەڕێی کاری باشیان لێ بکرێت بەلایەوە مەبەستێتی کەسێکدا بنرێت کە سەرۆکی حکوومەت چکە مەسئولیەتێکی گەورەیە لە ڕاستیە بە تایبەتی بۆ قۆناغی داهاتوو کە هێزێکی سەرەکی وەکو ڕەوتی سەدر لە گۆڕەپانەکەیە هەڵوێستی ئۆپۆزیسیۆن بوونی هەڵبژاردووە بە فۆرمە میلیەکەی کە تەنانەت لەناو ئەنجومەنی نوێنەرانی شانیە قۆناغی داهاتوو دیسانەوە قۆناغیشی هەستیارە لە بەرەوەی داواکاری خەڵکی عێراق ێجگار زۆرە قەیرانەکانی زۆر تەشەنەیان سندووە چاوەڕوانی بۆ خزمەتگوزاری و بۆ پرۆژەکان چاوەڕوانێکی ێجگار گەورەیە گرە و لەسەر ئەوەی کە حکوومەتەکە توانای پێکهێنانی نەبێچێکە لە گرەوە سەرچیەکان یعنی ئەسڵەن بابەتەکە تەنها وردەکاری چۆنیتی پێکهێنانی حکوومەت و پەیکەری حکوومەتەکە و پێکاتەکەش نییە تەنانەت پێش هەشتێ لە ڕووی مەبدەیەوە گرێوێک هەیە کە ئەسڵ نەتوان ڕێ حکوومەتەکە پێک بێن بە تایبەتی ئێستا قۆناغی دانوستانە ینی گفتوگۆ و دانوستانە لە نێوان چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ هێزانەی ترکە بڕیارە بەشدار بن و لە گفتوگوان لەگەڵیانە و بربەرەکانیش ماوە لە ڕێی پێکهێنانی حکوومەت پێشتر ئەوترا سەدر کۆمەڵی داواکاری هێناوەتە پێشەوە داواکاری نوێن لە عێراقا ینی ئەیانوت ئەگەر پرۆسی سیاسی لە عێراقا تووشی گرفتێ بێ یاخود شکست بهێنێ یاخود تووشی داڕمان بێ ئەو بەشێکی گەورەی بەر لەوانێت سەدر بکەوێت کەەوەی داواکاری هێناوەتە پێشەوە کە ئەو داواکاریانە قوبوڵکراو نین لای چوارچێوەی هەماهەنگی ئێستا بە پێچوانەوە نییە ئەگەر بڵین ئەگەر عێراق تووشی تەنگەرژەیەکی سیاسی گەورەتر بیا خود داڕمانی پرۆسی سیاسی ڕووبە ئەمەیتر لە ئۆباڵی چوارچێوەی هەماهەنگیە ئەوی هێزەی کە حکوومەت پێگەێنە بەرپرسیارەتە بنەڕەتێکە لە سەرشانی ئەوە بە دڵنیاییەوە بۆیە هەنگاوەکان ئێستا لەسەر خۆچن بڕێوە یعنی ئەو تەقدیرەی کە هەبوو کە پێش جێژن حکوومەت پێک بێنرێ بۆ چوونی بەشێکی زۆرەوانەی کە ئاگاداری وردەکاری جموجۆڵی چوارچێوەی هەماهەنگین بۆ پێکهێنانی حکوومەت لەو قەناعەتە بووم کە ئەمە مەحاڵە ئەو سەخفە زەمەنیە کەمە بۆ پێکهێنانی حکوومەت بە تایبەتی کە پرۆسەکە لە زیاتر لە وێزگەیەکە پێویستی بە وردەکاری و دیقەتێکی زۆر هەیە یعنی لە ئێستاوە هەندێک جار بۆ نمونە قسە لەسەر ئەوەیە کە ڕەنگە چوارچێوەی هەماهەنگی سەرکەوتو نەبێت لە کەسێکە کە بیکا بە سەرۆکی حکوومەت بە حکمی ئەوەی کە
لە ناو چوارچەوەی هەماهەنگیە کۆمەڵێک کاراکتەری سەرەکی بەهێزێن بەڵام کێشەکە ئەم کاراکتەرێکی تاقی کراوەیە ڕەنگە بەشێکی لە نوێنەرانی سیاسی پێکاتەکانی عێراق قوبوڵیان نەبێ پیان وابێ ئەزمونێکی باشیان تەقدیم نەکردووە بەڵام بێگومان کەسی کاریگرن لە گۆڕەپانەکەیە ئەوان ئێستا ئەزانن لیستی ئەو مەرجانەی کە ئەبێ لە کەسێکە بۆ سەرۆکی حکوومەت پێک بێ کە سبەینێ لانی کەم بتوانرێ قبالێکی جەماعی لەسەر هەبێ ئەبێ مەرجانەی تیابێ بۆ نمونە کەسێک بێ دژە شەقام نەبێ واتە کەسێک بێت دەرنەکەوت بێوەکو ئەوەی کە پێچەوانەی ئاراستەی خەڵکی عێراق ئەجۆڵێتەوە کەسێک بێت تاقی کراوە نەبێ ئەزمموی لە ڕابردووە بۆ نەبوورە کاک عەدالەتەمە بۆ عێراق قورس نییە کەسێک ئەزمونێک و تاقیکردنەوەی نەبێت پێشتر بهێنیتە ناو ئەم ئێستا خۆتەزانی پرۆسە سیاسەکە زۆر ئالۆسترە لە جاران یعنی ژمارەی ئەو کەسانەی کە ڕەنگە تحفزیان لەسەر بێ بۆی پۆستێکی گەورەوەکو سەرۆکی حکوومەت بگنەدە زۆر نییە یعنی ئەموو عێراق تایەتە 5-6 سەرۆکی حکوومەت سەرۆک وەزیرانی هەبووە وازە حەچێن ینی لەسەر دەمی علاویە بیگرە حتاوەکو ئەگاتە ئێستای کازمی ڕوونەکە چیە سەرۆک وەزیرانی عێراق بووە ئەمانە بەس خۆی بەسوورکی حاڵ هەندێکیان دوور کەوتنەوە هەندێکیان لە دەرەوەی وڵاتن هەندێکیان لە ژیانە نەماون هەندێکیان نەخۆشن ینی ئەمانە کەسیان دووبارە نابنەوە تاقە شتێک کە ترسی لێ هەیە دووبارە بێت مالیکیە مالیکی قەناعەتی کردووە کە ڕەنگە بۆ خۆی وەکو شخص پێی خۆشە سەرۆکی حکوومەت بێ پێی وایە لەوانەیە توانای کۆنتترۆلکردنی زۆر بابەتی هەبێ ئەو بە تایبەتیشکە لە قۆناغی داهاتووە ئەگەری بەریەکەوتن لەگەڵ ڕوتی سەدرە ئەگەرێکی بەهێزە ئەو لەم ڕۆوە ئەزمونێکی هەیە کە بریتە لە ئەزمموی کۆنتترۆلکردنی ئەوەی کە پێشتر پێوترا سوپای مەدی و زیێدە ڕۆیی ئەو گروپانەی کە پیانوترا گروپی میلیشایی لە دەرەوەی ئەو هێزانێکی ئێستا لە چوارچەوەی هەواهەنگیان یعنی ڕەنگە یەکێک لە پاڵنەرەکانی مالیکی بۆ ئەوەی بیر لەوە بکاتەوە سەرۆکی حکومەت سەرۆکێکی بەهێز بێ لە بابەت خۆی ئەوەیە کە ئەزانێت تەحەدیاتەکانی ئەڵەگارەکانی قۆناغی داات و زۆر گەورە بەڵام ئەمە بۆ مانایە نیە لە ناو چوارچەوەی هەماهەنگیە کەسێکی تری شیاو نییە بۆ ئەوەی ئەو مەرجانەی تیابێ هەیە بەڵام خۆ وەکو باسم کرد مەرجەکان زۆرن مەرجەکان بۆ نمونە ئەبێ کەسێک بێت دژی ئاراستەی شەقام نەبێ کەسێک بێ تاقی کراوە نەبێ کەسێک بێت لە دەرەوەی ئیجماعی چوارچەوەی هەماهەنگی نەبێ کەسێک بێت ناساو بێ بەوەی کە نەزیە دەستی نییە لە گەندەڵیا و ناوی نەڕۆیشتووە لە میدیای عێراقی و لە تۆڕە کۆمەڵایەتەکانەکە کەسێکی فاسد بێ گەندەڵ بێ وە کەسێک بێ ئەبێ لە ڕاستیە تا ڕادەیەک ڕەزامەندیەکی نوێنەرانی سیاسی پێکاتەکانی تری لەسەربارەت بە سەرۆکی حکوومەت ئەجا قۆناغ ینی وێزگەکەی تریش گرنگە ئەویش ئەوەیە ئەی پەیکەری حکوومەتەکە چیە بێت ئەم جارە چەند وەزارەت لە خۆگەی هەرە وەزارەتانە ئابین کە ئێستا کازمێ یان نەخێر ممکنە حکوومەت تەرشیق بکرێتەوە یان نەخێر لەوانەیە فراوان بکرێتەوە پاشان پێکهاتەی کەسایەتیەکانی ئەو کەسانی کە هەڵە بژێردن بۆ حکوومەتانی مەسەلەکە ئێستا هەرەوە نییە ئەوەی پەیوەندی بە چوارچێوەی هەماهەنگی بێ بۆ خۆی دەستە بژێرێکی دیاریکرا و لە ڕیزی ئەو یازانەی کە لە چوارچەوەی خۆیان کۆبوونەوە دابنێت چەند حیزبێکی تریشن چەند هێزێکی ترشن کە پێگەی پەرلەمانیان هەیە ئەمانە لە گفتوگوان سبەینە قەرار وایە بێنە حکوومەتەوە ئەمانش ئەبێ ئەو کەسایەتیانە هەڵبژێرن کە سبەینە یارمەتیدار بێ بۆی حکوومەتەکە سەرکەوتوو بێت چونکە لە ئاخیرە ئەوە سەرۆکی حکوومەت بە هاوکاری ئەو تیمەیە ئەتوانێت ڕوبەڕووی قۆناغی داهاتوو کە قۆناغی زۆر سەختە باشە کەسەکە مهمە یان کەسەکە گرنگە کەسایەتێکە گرنگە یاخود ئەو پاڵپشتیە گرنگە کە بۆ کەسەکە هەیە چکە خۆتە زانی ئێستا لە عێراقاوەکو جارەکانی پێشوو نییە ئێستا لاانەیە لە جارەکانی پێشوە مالیکی یاخود ئەوەی کە پێی ئەوترێ ماڵیشی ئەو کە بەلای مالیکیە زیاتر ئەڕوا سەپۆرتێکی زیاتریان هەبوو بێ لە ناو عێراقا پشتگیرێکی زیاتر و هەژمونێکیان هەبوو بێ بەڵام ئێستا سەدر لێرەیە هەژمونەکەی سەدر زیاترە سەپۆرتەکە و پشتگیریەکەشی لە شوێنێکی ترە و زیاتریش دوو جۆر پاڵپشتی هەیە لەم پرسایی پاڵپشتێکیان کە بریتە لە پاڵپشتی و هێزانەی کە سبینێ کاندیدەکە بێ بە کاندیدی ئەوان کەمە بەسمان لە چوارچێوەی هەمانجیە کە کاندیدی هەمووی هێزەکانی ناو چوارچێوەی هەمانی بوو تەنانەت ئەگەر هیچ کێشەیەکیش بۆ یعنی هیچ تەحەفوزێکیش لەلایەن جەماعەتی بەشار بابرێن ڕوتی حکمە و عەبادیشەوە نەبێت کە ئێستا بڕیاریان داوە لە حکوومەتانە بن
ئەگەر ڕزامەندی هەمویان لەسەر ئەم کاندیدا هەبێ بێگومان پاڵپشتی بۆ پاڵپشتی تەواوی ئەکرێ بەڵام ئێمە پاڵپشتێکی ترمان هەیە کە بریتێ لە پاڵپشتیکردنی خەڵک جا ئەمێ پرۆسەی گفتوگۆکانی قورس کردووە بۆ چوارچێوەی هەماهەنگی چکە ئێستا ئەتوانن بۆ خۆیان لە ناو خۆیان نست لە کۆتایی یەکلا ببنەوەکە کێ سەرۆکی حکومت بێ چکە ئەمە قابل بۆی لە ماوەی هەفتەیەکە بە گفتوگۆی نێوان ئەم هێزانە حەسم بکرێ ئەوە کێ پێکاتەی حکومەتەکە بێت زۆر پرۆسەیەکی قورس نابێت پرۆسە قورسەکە ئەوەیە چۆن لە فلتەرێکی بدەی کە فلتەری پاڵپشتی میلەت بێ ینی بۆ نمونە وەجهێک بێ مەقبول بێ لە ناو خەڵکی عێراقا ینی من ناکرێت تۆ سوورەکەیش وا قاتم نییە ینی وێنەکەش وا ڕەش نییە کە پێت وا بێ هەرچی لە ڕیزی ئەم هێزانە بوو کاواتە خەڵکێکی فاسداوە گەندەڵاشتی وانە ینی لە هەموو حاڵەتێکە بە پلەی یەکەم ئەو کەسانە ناویان نەهێنرێ و باسەکرێن کە ئەزمونێکیان لە بەڕێوەبردننی کاروباری دەوڵەتیا هەبووە چ لە ناو مؤسساتی حکومت بوو بیان لە دەرەوەی مؤسساتی حکومت لەوانەیە لە مەلەفێکە لە قەزەیەکی دیاریکراوە ناوی بەخراپە ڕۆیشت بێ بەڵام خۆ پارتە سیاسەکانی ناو چوارچێوەی هەمانجی بە هەزاران کادریان هەیە و چەند بەدەیان کارکتەری سیاسی ناسراوێنە کە خەڵکیشان هەیە بێگومان خەڵکیی پاکە ئەمە ئەکەوتە سەر ئەندازەی سەرکەوتویی چوارچێوەی هەماهەنگی لە هەڵبژاردننی ئەم کەسانەیە بۆیە پرۆسەکە بیانی ئەوە دێوەکو معلوماتیش باسی بکەیت لەناو چوارچێوە هەماهەنگیە زۆر تەشید لەواکرێتەوە کە ئەبی ئەو کەسانە کەسی باش بن ئەم جارە یعنی دوێنێ ئەندام پەرلەمانێکی سەر بە فەتح ئەڵێ ئەو کەسەی کە هەڵبژێرێ بۆ سەرۆکی حکومەت ئەم جارە کەسێکی نەزیه و پاک و سیاسی ئەبێ واتە هەندێ مەرجی تایە کە پیان وایە بۆ قۆناغی داهاتوو پێویستن توانێت ئەمە سەبارەت بە وێزگەی دووەم کە باسمان کرد بەڵام بەگشتی ئەگەر تەماشا بکەی پێکێنانی پرۆسەکە بەشە ئەساسەکەی لەسەر ڕێکەوتنە لەگەڵ هێزەکانی ترا بە تایبەتی لەگەڵ سیادە و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە ئەوان لە خۆت ئەزانی لە جەبهەیەکی جیاواز بوون بێگومان کەمپێکی ترە کە پێچەوانە بە پلەی 180 پێچەوانەی تێزی چوارچێوەی هەماهەنگی ئیشیان کردو ئێستا تۆ ئەم تێزە هەڵگرانی ئەم تێزە ناکۆکە ئێنیتە ناو حکومەتێکەوە کە تۆ سینناریۆکەوەیە کە تیمەکەی ناوی تیمێکی هەواهنگێک بێ و ئامانجێکی هاوبەش کۆیانە کاتەوە پرۆسەکە تا ڕەتەیەک قورسە و تەنانەت بۆ نمونە ڕەنگە حتا لەوانەیە چوارچێوەی هەماهەنگی خۆی چەند گوێ بگرێ لە مەرجی هاوپەیمانەتی سیادا و پارتی بە هەمان شێوە خۆشی هەندێک مەرجی هەبێ بۆەوەی ئەو کەسانە ئەبێ چێ بن بۆی بێنە ناو حکومەتەوە چونکە ئەوان سبەینێ ئەبنە چەند جمگەیەکی گرنگی ناو حکومەتەکە بەدەستەوە ئاگرن ئەگەر لە چوارچێوەی ئەو بەرنمەیە ئیش نەکەن کە ئەم پێی وایە بۆ قۆناغی داهاتوو ئەبێ لەسەری بڕا بێگومان پرۆسەی ئیدارەدانی حکومت لە قۆناغی داهاتووە ئێجگار قورسە بێ و هەڕەشەی زۆرشی لە بەردەم باش ئەتوانین بڵین لە سەرەتای پرۆسەکە لە سەرەتای دوای دەرچوونی دەرەنجامەکانی هەڵبژاردن کە ئیتر سەدر هاوپەیمانێتەکەی پێکهێنا و کۆمەڵێک مەرج و کۆمەڵێک داواکاری هەبوو بۆ پرۆسی سیاسی داهاتوی عێراق ئەتوانین بڵین سەدر بە باشی ئامانجەکەی نەپێکە ئەتوانین بە شێوەیەکی تر بڵێن زۆر بەڕاشکاوی تێزی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی لە عێراقا شکستی هێنا و ئەو پرۆژەیە بە مردووی لە دایک بوو لە ڕاستیە چکە تێزی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی تەماشا بکە لەلایەک ماڵی شیعی کرد بە دوو کردەوە و ناکۆچیشی قۆڵی دروست کرد کە ئێستا لە قۆڵی سەدرەوە ینی ڕەهندێکی عقایدیشی پێدراوە ینی تاو ڕادەی ئەگەر تۆ گوێ لە ئەو وەزیرەی سەدر بکری کە پێوترێ ساڵح محەممەد العێراقی ئەو لیستەی بیانوانەی کە باسیەکە بۆ مەسەلەی کشانەوە لە حکومت تایە دەرەکەوێت کە ئەمان ڕەهندێکی عقایدیان داوە بە ئەم ناکۆچیە لەگەڵ بەشەکەی تریشی على عێراق ئەنجا ئەم تێزە ئەگەر یەکێک لە زیانەکانی بریتی بێ لە قۆڵکردنەوەی ناکۆشی و درز لە ناو ماڵی شایە ئەوە لە قۆڵێکی ترەوە لە ڕاستیە من لە شوێنێکی تر شەوتومە وەکو نانەوەی بۆسەیەک بووە بۆ تەنانەت وێرانکردنی ناو ماڵی سونە و شیعش کە خۆی لە ئەساسە هەردوو ماڵەکە ماڵێکی کۆک و سازاو نەبووە یعنی هەم سونەکان دووجەب هەبوون و هەم ماڵی کوردیش دووجەب هەبووە ینی خۆی وەکو بۆسەیەک وا بوو حکوومەتی زۆرینەوەی نیشتیمانی یعنی چی یعنی تۆ بۆ نمونە پارتیت قبوڵە و یەکێتیت قبوڵ نییە سیادەت قبوڵە و جەماعەتی عەزمت قبوڵ نییە ئەمە
بڵاوکردنەوەی جۆرێکە لە فیتنەی سیاسی لە ناو عێراق بۆیان تێزە لە بنەڕە تا تێزێکی واقعی نەبوو ئەمە لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی ئەوەی تا چەند ممکنە سەپۆرتێکی ئیقلیمی و هەرێمایەتی و نێودەوڵەتیشی هەبێ دیسانەوە وازح بوو کە ئەم پاڵپشتیش نییە ئەم پشگیریش نییە چونکە ئێرانیەکان چۆن ڕێگا دەن سبینێ حکوومەتێک لە عێراقا لە ئارایە بێکە پرۆژە سەرچەکەی کۆتایی هێنان بێت بە دەستێوەردانی وڵاتانی هەرێمایەتی لە عێراقا وەکو سەدر خۆی ئیدیعایەکە لە کاتێکە خۆ عێراق وڵاتێکە یعنی جیۆپۆلیتیکی عێراق جوگرافیای سیاسی عێراق یعنی دورگەیەک نییە عێراق دورگەیەکی داخرا و دابڕاو نییە لە محیتە ئیقلیمیەکەی خۆی یعنی بتێو نەتەوێت لە ڕوانگەی زانستی سیاسەتیشەوە ئێستا هیچ دەوڵەتێک نییە وا تەماشای یعنی وا وێنای جوگرافیای سیاسی خۆی بکە کە جوگرافیایکی دابڕاوە لە کاریگەری وڵاتانی ئیقلیمی لەسەری و ئەم لەسەر ئەوان عێراق بێجگە لە مەسەرەی جوگرافیای سیاسی کۆمەڵێک ڕایەڵەی کولتوری و مەزهبی و دینیش کۆیەکاتەوە لەگەڵ هەندێک وڵاتی ئیقلیمیە و بە تایبەتی لەگەڵ ئێرانیەکان و لە قۆڵێکی ترشەوە لەگەڵ تورکەکانە کەواتە حساب نەکردن بۆ کاریگەریەتی پاڵپشتی یان دژایەتی هێزی ئیقلیمی لە هەر پرۆسەیەکەوە هەر پرۆژەیەکە کە بتوێت لە عێراق جێبەجێ بکەی ڕاستیە دلیلی هەر شتێک بێت دلیلی ئەوەیە کە تۆ سیاستت نەکردووە لە سەر بنەمای زانستی سیاست وەکو لەسەر بنەمای هەندێک یا خوێندنەوەت نەکردو بۆ واقعی ینی بە دیاریکراوی وایە بەڵگەی ئەوەیە کە تۆ سیاست بە واقعبینی مامەڵی لەگەڵانەکەی لەسەر بنەمای هەندێک ڕفتاری عقائیدی و حەدی و هەندێک جاریش پۆپۆلیستی بەڕێوەیە بێ و ئەمەش نایخوا و ئەمە پرۆژەکی لە ئەساسەوە مردار کردەوە بۆیە بەدڵنیایەوە پێ دەڵێم تێزی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی کە تەیاری سەدری خۆی عرابی ئەم تێزە بوو شکستی هێناوە پێشم وایە بە ئاسانی جارێکتر سەرهەڵ ناداتەوە جا من حەزەکەم لەوەشەوە پرسیارکەم باسی سەپۆرت و پشگیری دەرەوەت کرد نێودەوڵەتی و ئیقلیمیش ئەمە لەوانەیە ڕاستیش بێ بۆ چوارچێوەی هەماهەنگی ینی چەند بۆ سەدر ئەمە ڕاستە بۆ چوارچێوەی هەماهەنگی دەجار ڕاسترە ینی ئەگەر حکوومەتێک پێک بهێندێ لە عێراقا و ئەو هەژمون و ئەو دەسەڵات و ئەو سەپۆرتەی شەقامی بۆ سەدر هەیەە یعنی تیانە دڵڕازی نەکرێن یا سەدر ڕازی نەکرێت پێ دوایە هەم لە ناوخۆ هەم لە دەریشەوە ئەم پشگیریە بەدەستێنێ ئەگەر هەر حکوومەتێک بێ چوارچەوەی هەماهەنگی پێکی بێنێ چوارچەوەی هەماهەنگی چەند کەسایەتێکی دیاری هەبووە کە سەرۆکی حکوومەت بووە گەر بیریان بخێنەوە لەوانە فترەیەک یعنی عبادی با بڵێن مالیکی خۆی جعفەری ئەم کەسایەتیانە هەمویان لە کاتێکا چوونەتە قۆناغی بەڕێوەبردننی حکوومەت لە عێراقا ئەزمموی مامەڵەکردنیان لەگەڵ وڵاتانی هەرێمایەتی وڵات کۆمەلگەی نێودەوڵەتی بەگشتی ئەزمونێک بووە کە لەسەر بنەمای ئەو تەسەوەرە بووە کە خۆیان بۆ بەڕێوەبردننی وڵاتیانە واتە ئەزمموی مامەڵەکردنیان هەیە قسەکە لەسەر ئەوەیە ڕەنگە با بڵێن ئەزمونونەکە لە حکمڕانیکردنی عێراقا بوو بێتە مایەک بۆ نمونە کاڵکردنەوەی هەندیان پاشەکشەی هەندێک لەو پەیوەندی و ئەو پاڵپشتی ئەقلیمیانی کە بۆ عێراقەیە بۆ نمونە باشکرا زانین بەشێک لە وڵاتانی کەندا و بە تایبەتیش وڵاتێکی و سعودیە و هەندێک جار وڵاتێکی وەکو ئەردن و میسر و ئەمانە ڕەنگە تەحەفوزی زۆریان لەسەر هەندێک سیاساتی دەرەوەی عێراق بێ سەبارەت بە ناوچەکە بە تایبەتی لە دۆسیەی سووریایە لە ناکۆچیەکانی ئەوەی پەیوەندی بە شەڕی یەمەنەوە هەیە ڕەنگە تەحەفوزیان هەبوو بێ لەسەر سیاسەتی عێراق بەڵام لە کۆتاییە لە ڕووی پرەنسیپەوە هیچ کارکتەرێکی سیاسی دیاری ناو چوارچەوەی هەماهەنگی دژی مامەڵەکردن نەبووە لەگەڵ وڵاتانی ئیقلیمیە بە جیاوازی پرۆژەی وڵاتانی ئیقلیمی بۆ عێراق یعنی ئێمە ئازانین کە پرۆژەی تورکەکان بۆ عێراق شتێکە سعودیەکان بۆ عێراق شتێکە هەندێک وڵاتی کەندا و ئەسڵەن هەندێک وڵاتی کەندا و لەگەڵ سعودیەکانیشە جیاوازیان هەیە لەوەی کە عێراق بێت چۆن بڕێوە برێ سەبوونە ئیمارەت تمۆحێکی سیاسی بازرگانی ئابووری جیاوازی هەیە لە عێراق سعودیەکان بە شێوەیەک ئەردن و مصر تا ڕادێک ڕاستە خاڵی هەوبەش لە نێوانیانە هەیە بەڵام لە کۆتاییە هەرێکێک ئەجندایەکی دیاریکراوی خۆیە ئێرانیەکان بە هەمان شێوە بۆ چوارچەوەی هەماهەنگی پاڵپشتیەکی مسۆگەر کە بە بەردەوامی هەیە بریتە لە کۆماری ئیسلامی ئێران بەدڵنیایەوە شێوەی یان جۆری جوڵەی سیاسی و دیبلۆماسی قۆناغی داهاتوە حکومەتەی کە ئەگەر پێکی بێنێ چوارچەوەی هەماهەنگی بریتە بێ لە هەڵدان بۆ کرانەوە بەڕووی وڵاتانی کەنداوە بە تایبەتیش بەڕووی سعودیەکانە
هەوڵێک ئەبێ هەوڵێکیش ئەدرێ بۆ تەرزیەکردنی با بڵێن تورکەکان ڕاستە ئێستا گرژیەک هەیە لە نێوان ئەو هێزانەی کە پیانەوەتری هێزەکانی چوارچێوەی هەمانجی یان لانی کەم باڵە عسکەریەکانی هێزەکانی چوارچێوەی هەمانجی لەگەڵ تورکەکانە بە حکمیەوەی قاعدەی عسکەری تورکەکان جاری وایە بۆتە مای جۆرێک لە تانەدان لە هەموو ئەوانەی کە بەرپرسن لە پرۆسی سیاسی عێراق کە پیان وایە نەیانتوانیوە سەروەری عێراق بپارێزین و لە بەرامبەر ئەمەشان دجار پەرچەکردارێکە بینین کە کاتیۆشا بارانی ئەو بنکان ناکرێت بەڵام لە قۆناغی داهاتوە کاتێک کە ئەوەی ناسنامەی حکوومەتی داهاتوی عێراق خەڵک دەبریتی بێت لە چوارچێوەی هەمانجی بێگومان مەبدەئی سیاستکردیان کراونەوە بێ بەڕووی هەموو وڵاتانی ئیقلیمیە. دەست خۆش بۆ بەڕێز عەدالەت عەبدوڵڵا نووسەر و مامۆستای زانکۆ زۆر سپاس دەکەین ئەمڕۆ ماندوومان کردی بەخێر سەرچاوە.